پرسیاری 34 ئەڵێ هۆکار چییە؟ هۆکار چی ئەم خەڵکە بەرامبەر ئەم مولحیدانەی دەسەڵات بێدەنگن سەیرە زمانێک بەرامبەر ئەمە متۆبوتیارە چالاکیانە کرد ئێستاش بەم جۆرە ئەبێ غیرەت نەمابێ یان هۆکاری تری هەبێ خوای گەورە پشت و پەنابێ ئامین بەڵام ئەوە سنەتی ژیان وایە ئەنی تۆ چیتە بازاڕەوە خەڵکێک چەقۆچیە شەوارێکێک چەقۆیەکی پێ تۆ هەر ترسنەوە دەرەچی هەرچەند ئازاش بە ڕۆستەمی زاڵوی هەرە بێ بترسی لیان چکە هیچ پێ نییە بەڵام ئەگەر تۆ چەقۆیەکی گەورەی قەسابیت پێ بوو تۆش باڵڕاوە شوێنی فشاکەی تو ئەڕێ ئادەی چێ پیاوە بێتە بەرامبەر ئەگەر دەمانچەیەکت پێ بوو قۆڵە زیاتر فشەکەی تۆ تەمان ئازاترە بی لەبەرەوە تا چەقۆ دەرەهێنێت تۆ فیشەیەکی پێوەنەی ئەگەر کلاشکۆفێکت پێ بوو تەمان ئازاتری لەوان لە مەدای دەمانچەی ئەوان دوورەکەی تۆ کلاشکۆفیان پێوەنێ ئەگەر بیکەیسی قەناست پێ بوو مەفرەزت هەبوو تەمان ئازاترە بی ئەگەر 1000 چەکدارت هەبوو ئازاترە بی ئیسلامیەکان ئەم 1000 چەکداریان نییە کلاشکۆفیان نییە دەمانچەیان نییە چەقۆ قەسابیەکان نیە قەڵم بڕێکیان پێ نییە قەڵەمێکی نوکتیشیشان پێنی طبعا هەر شەقیان تێڵە درێ هەر ئیهاناکرێن قورئانیان نەسووتێ زەلیلەکرێن بەرامبەر دەبا بەوەستاەوە کاتە شۆڕشی کورد و بەرامبەر دەبا بەوەستا جەوی عام وابوو بەرامبەرە سەبەب ئیسلامیەکانە کورد قسەیەکی جوانیە لە مریش خۆڵ بەسەر سەری خۆیانەکە کەس خۆڵ بەسەریان ناکە مسلمانان خۆیان زەلیل کردووە یعنی قابلە ناتوان بەرامبەر بەم هەموو ملحیدەیەکی ڕاست بێتەوە هەر کاتم سەوتێک بێنە بینێ بەسەر یەکێکیانەوە ئەوان لەسەر سوڵتەن پێشمەرگە و دژە تیرۆر و ئەمن و ئاسایش و جەلاد و زیندان و هەموو شتێکیان هەیە ئەڕۆن خەڵک اختیالەکەن ئای مسلمانان بۆ ناتوانن ئەمە بکەن باش ئەوتیان وەڵاگەر بچینە و شاخە ساڕوخی ئەمریکیمان بۆ دێ لێمانەدا هەرچەنە ئەو خۆ ترساندنە ذلكم الشيطان يخوف أولياءه خۆمەت پێکرێ خۆمەت پێکرێ دەمانچێکت هەبێ بینی بەسەری تاغوتێک لە هەموو ملحید و بێدینانەی کە شەو ڕۆژ دژوە ئیسلامە جوڵێن ئەمەشت پێ ناکرێ بە حیزبەکەش هەمووتان پێتان ناکرێ ئەمەیە سەبەبی بێغیرەتیەکە